سڵاو لێبێ سڵاو تۆ بەڕێزم. ئەمڕۆ لە پێشانگەانی دەوڵەتی کتێب لە شاری سلێمانی چ جۆرە کتێبێکە کڕی؟ ئایا ئەو کتێبانەی کە خۆت حەزت پێی بوو دەست دەکەوت؟ وڵای ڕاستێکی تا ئێستا هیچ کتێبێکی دیاریکراوم نییە، هاتیم تەنها بۆ سیرکردن ئیتر یعنی تا ئێستا شتێکی وام لە مشکی خۆما دانناوە، بەڵام حەزەکەم جا بە سیر بکەم. ئەوەی بینی بێتە کتێبەکان هەستەکەی سەرچاوی باشی تایە، سەرچاوی زۆری تایە، بۆ نمونە هەر کەسێ بە دوای هەر کتێبەکە بگەڕێ لێرە ئەتوانێت دەسیخا؟ بەڵێ بێگومان دیقەتی ئەوە ماوە شتی زۆر باشی تایە، وهانی کیشانم سیر کردووە، ئینشەڵا دوای بەتەمای کڕینی هەنێکیانم بە تایبەت دەربارەی سایکۆلۆژیا و ئەمانە حەزم لێتی. خوێندکاری؟ بەڵێ. چ بەشێ؟ لە بەشی کۆمپیوتەرە. بەڵێ. هەرگیز ناگەرێت سەر بواری زانستی کۆمپیوتەر ئەو کتێبانە پێویست نییە؟ بەرەوەڵا ئێستا حالیان تا ئێستا نمبینیوە، بەڵام بەدوایە ئەگەڕم، یعنی بەرچاوم نەکەوت. بواری منداڵان تا چەند هەستەکەیت ئەویش گرنگی پێدراوە؟ کتێبی منداڵانە بینی؟ بەڵێ زۆرم بینی، ڕاستەکەی خۆشم حەزم لە دانیکیان بە تایبەت ئەوانی کە بە عەرەبی نووسراون، بۆ ئەوەی کە فێری عەرەبی بێ هەستەکەم شتێکی زۆر باشە، ئەگە مناڵ ڕەچاوی بکە بیخوێنێتەوانێ بۆیان کڕی. سەردەمی ئێمە کە خوێندکار بووین و مناڵ بووین لە زۆربەی قوتابخانەکانان نووسرا کتێب باشترین هاوڕێیە. ئایا ئەم هاوڕێتی ماوە لە بینی کتێب و لە بینی خەڵکە ئێستا؟ وڵا تا ڕادەیەک یعنی ئەگە کەسێک خوێنەر بێ هەیە، بەڵێ ئەگە خوێنەر بیت. پێ دوایە خوێندنەوە مرۆڤ زیاتر هۆشیارەکاتەوە؟ چکە من بە پێی ئەجنومونی خۆمەوە نزیکی 13 ساڵە کاری ئەعلامەکەم، یعنی ئەو هەموو خەڵکی کە ئایان دوێنم ئەوانەی کە ئەزانم خوێنەرن بە قسەکانیان ئایان خوێنمەوە قسە زانترن، تێگەشتوترن، زانستی زیاتریان پێ، وەڵامی جوانتریان پێیە. پێ دوایە ئەمە بەشێکە لە گرنگی خوێندنەوە؟ بەڵێ بێگومان زۆر گرنگە کتێب خوێندنەوە. نرخەکان لە چه ئاستێکدا ئەوەی بینی بێتت هەستەکەی نرخەکان باشن، یعنی نرخێکی هەچەنە کتێب دەوترێت بە هەر نرخێبێش تا هەرزار، چکم کتێب زۆر بەسوودا و ئەژمێنێتەوە، شتێک نێ بڵێ وەکو ژەمێ خواردن کۆتایی دێ ئەمێنێتەوە، ڕەنگە تۆ کتێبەکەی 10 ساڵێکەش هەر بمێنێتەوە لە شوێنی خۆی. ڕاستەکەی وڵا ئەوەی دیقەتما بێ، یعنی نرخەکانی باشن جێگیرن، یعنی ئەو نەگرانیە بڵێ نەتوانی بیکڕیان شتێ، یعنی زۆر جێگیرە. ماوەی دەڕۆژ کەم نییە بۆ ساڵێک بوانی پێشانگا بکرێتەوە بۆ دەڕۆژ پێ دوانیە ئەم کاتە پێویستە زیاترێ بۆی خەڵکی دیکە سەردانی بکات، بە تاتیوانی دەرەوەی شار بە نمونە بێن سەردان بکەن بۆی زۆرترین کەس سوودی لێبینێ؟ بەرەوەڵا تقریبان مانگێ بێ بەڕای من زۆر باشە، لە برەوەی دەڕۆژ دەرتۆڵەی یعنی کەمە بۆ ئەو مدەیە کە خەڵک بێت و سەردانی بکە. خۆت حەزت بە چ کتێبەکە زیاتر؟ سایکۆلۆژی، تاتە حەزم سایکۆلۆژیە.